جەوە هەردوو وەفدی سەرکردایەتی هاوبەش لە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە بینای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستاندا لە کۆبوونەوەدان ئەم کۆبوونەوەیە کە لە نێوان سەرکردایەتی هاوبەشی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانیدا ئەنجام درێت. دووەم کۆبوونەوەی لە دوای کۆچی دوای نەوشورا مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان. ئەم کۆبوونەوەی درێژە پێدەری کۆبوونەوەکەی جاری پێشووە کە لە گردی زەرگەتەی بزوتنەوەی گۆڕان ئەنجام درا کە تێیدا لە کۆتاییدا بەیاننامەیەکیان بڵاو کردەوە لە بەیاننامەکەدا جەختیانە سەر و کردەوە کە لە گفتوگۆکانیان بەردەوام دەبن لەسەر پرسی ڕیفراندۆم بە شێوەیە کە لە پەرلەمانەوە بڕیاری لەسەر بدرێت و پەرلەمان کارا بگرێت و دواتر بڕیار لەسەر ئەنجامدانی ڕیفراندۆم بدرێت. ئەم کۆبوونەوەی ئەمڕۆژ بە هەماشەوە درێژە پێدەری و کۆبوونەوەی جاری پێشووە و هاوکاتە لەگەڵ ئەو کۆبوونەوەی بارزانی کە ئەمڕۆ لەگەڵ بەشێک لەلایەنە سیاسیەکان ئەنجامیدا لە پیرمام کە دەربارەی گشتپرسی و هەروەها ڕیفراندۆم کە ئەم کۆبوونەوەیە تاوتوێی ناوەڕۆکی کۆبوونەوەکەی ئەمڕۆی بارزانی و لایەنەکان دەکات و هەروەها لە ماوەی ڕابردووشدا باس لەوە دەکرا کە یەکێتی نیشتیمانی تاکو ئێستا کاندیدی خۆی بۆ کۆمیتەی ڕیفراندۆم دیاری نەکردووە. ئەم پرسە هەروەها بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامیش بە ئاماشەوە کاندیدیان دیاری نەکردو. ئەمڕۆ ئەم پرسی دیاریکردنی کاندید بۆ کۆمیتەی گشتپرسی یاخود ڕیفراندۆم تاوتوێ دەکرێت لە نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستاندا و هەروەها بەشێکی دیکەی ئەم کۆبوونەوەیە تایبەت دەکرێت بە ئاڵوگۆڕی دەسەڵات لە نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانیدا لە ناوچەکانی سلێمانی و هەولێر و بە تایبەت کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا قوبات تاڵەبانی سەردانی پارێزگای هەڵەبجەی کرد بە مەبەستی چارەسەرکردنی کێشە کارگەڕی و ئیداریەکانی دوای بڕیاری بە پارێزگابوونی هەڵەبجەی شەید و پێگەێنانی ئەنجومەنی پارێزگاکە. ئەمڕۆ ئەمانە دەبنێتەوەری گفتوگۆی کۆبوونەوەکەی سەرکردایەتی هاوبەشی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی و هەروەها تەوەرێکی دیکەی گفتوگۆکان کە ئێستا زۆر چای میدیاکان و خەڵکیشی لەسرە ئەوەیە کە ئەم دوو لایەنە چۆن ڕێک دەکەون لەسەرەوەی کە پەرلەمان کارا بکرێتەوە. لەلایەکەوە بزوتنەوەی گۆڕان باز لەوە دەکات دەڵێن بەبێ مەرج ئێمە دەمانێت پەرلەمان کارا بکرێتەوە یوسف محەممەد بچێتەوە سەر کورسی سەرۆکایەتی و بەردامی با تا کۆتایی خولەکە و هەروەها ئەم بۆچوونە لەلایەن بەشێکی زۆر لە ئەندامانی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی یەکێتیش پاڵپشتلێ دەکرێت بۆ نمونە ئەمڕۆ من قسەم لەگەڵ سامان گەرمیانی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کردووە کە ئەوان دەڵێن ئێمە بە ناوی مەکتەبی بە ناوی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتیەوە ئەوە جەخ لەسەرەوە دەکەینەوە کە دەبێت پەرلەمان کارا بکرێتەوە دۆخی پەیوەندیەکان ئاسایی بکرێتەوە پاشان بڕیار لەسەر ڕیفراندۆم و شێوازی ئەنجامدانی ڕیفراندۆم بە ناوچە جێناکۆکەکانیشەوە بڕیاری لەسەر بدێت. ئێستا لە کۆبوونەوەکەدا بە دیاریکراوی قسەی جدی لەسەر دیاریکردنی کاندید بۆ کۆمیتەی ڕیفراندۆم و هەروەها پرسی شێوازی کاراکردنەوەی پەرلەمان و ئەنجامدانی ڕیفراندۆم بە ناوچە جێناکۆکەکانەوە. ئەمەوێ ئاماژە بۆش بم کۆبوونەوەکەی ئەمڕۆ لە کاتی خۆیدا بوو و هەردێکە لە هێرە ئیبراهیم ئەحمەد لەگەڵ عومەری سەیعەلی کە هەردووکیان سەرپەرشتیە دوو وەفدەکەی گۆڕان و یەکێتی دەکەن هەر داندامەکەی دیکەی سەرکردایەتی هاوبەشی بزوتنەوەی گۆڕان و یەکێتیش لە کۆبوونەوەکەدا ئێستا بەشدارن و تاکو ئێستا کاتژمێرێک تێپەڕیوە بەسەر کۆبوونەوەکە تاکو ئێستا بۆ میدیاکان زانیاریەکی وا نەخراوەتە ڕوو. ئێمە چاوەڕێ دەکەین تا کۆتایی کۆبوونەوەکە زانیاریەکان بۆ ئێوە بگوازینەوە. لە ئێستادا کۆبوونەوەکە بەردەوامی هەیە. زۆر باشە ئەحسان، وەکو خۆشت ئاماژەت پێکرد کە کۆبوونەوەکەی ئەمڕۆی ئەنجومەنی سەرکردایەتی هاوبەشی یەکێتی و گۆڕان لە کاتێکدا کە لە هەمان کاتدا ئەم لیژنەی کە بۆ ڕیفراندۆم پێکهێنراوە لە شاری هەولێر ئەمڕۆ جارێکی دیکە کۆبوونەتەوە. دەمەوێت ڕای بزوتنەوەی گۆڕان و هەڵسۆڕاوانی بزوتنەوەی گۆڕان هەروەها بەرپرسانی بزوتنەوەی گۆڕان بەو پێی کە تۆ قسەت لەگەڵ کرد بزانم سەبارەت بە بەشداریکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان و نوێنەریان لەم کۆمیتەی کە ئەمڕۆ لە کۆبوونەوەکەدا بووە. ئەوان چ تاعلیقێک چ کۆمنتێکیان لەسەر ئەمە هەیە لە کاتێکدا یەکێتی نیشتیمانی کوردستانیش باس لەوە دەکات بەبێ کاراکردنەوەی پەرلەمان و دەستگا شەرعیەکان لەگەڵ ئەنجامدانی ڕیفراندۆم دانین. تاعلیقی بزوتنەوەی گۆڕان لەسەر ئەم پرسە چییە بۆ پێی کە تۆ گفتوگۆ لەگەڵیان کرد بێت؟ بەڵێ لە دوای دەستپێکردنی کۆبوونەوەکە تا تەواوبوونی کۆبوونەوەکەش تاکو ئێستا لێدوانێکی فەرمی لە زاری وتەبێژی بزوتنەوەی گۆڕانەوە لەسەر کۆبوونەوەکە بڵاو نەکراوەتەوە، بەڵام لە ئێستا و لە ماوەی ڕابردووشدا بەردەوام
ئاسوورا و باڵەکانی بزوتنەوەی گۆڕان ئەندامی وەفدی دانوستانکارەکانی گۆڕان ئەوەیان تەختیان لەسەرەوە کردووەتەوە کە پێویستە پەرلەمانی کوردستان بەبێ مەرج کارا بکرێتەوە و پاشان گفتوگۆ لەسەر پرسی ئەنجامدانی ڕیفراندۆم لە پەرلەمانی کوردستانەوە بکرێت و پەرلەمان بڕیاری بۆ بدات بە هەمان شێوە بەشێک لە ئەندامانی سەرکردایەتی یەکێتیش ئەوەیان نەشاردوێتەوە کەوانش بە هەمان شێوە لەگەڵ ئەو ڕایی بزوتنەوەی گۆڕاندان کە دەیانەوێت پەرلەمان کارا بکرێتەوە اینجا گفتوگۆ یاخودسە لەسەر کاتی ئەنجامدانی ڕیفراندۆم بدرێت بەڵام لە ئەمڕۆدا ئەوەی کە خاڵێکی جیاواز بوو لە ناو یەکێتی نیشتیمانی و هەروەها دەنگدانەوەشی هەبوو لەسەر ئاستی پێگەی جەماوەری وە تەنانەت ئەندامەکانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتیش بەشداریکردنی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت هەروەها نەجمەدیکەرین پارێزگاری کەرکووک بوو لە کۆبوونەوەکەی ئەمڕۆی بارزانیدا بەپێی بەدواداچوونەکانی منە تاکو ئێستا ئەندامانی سەرکردایەتی یەکێتی کە ناوەندی بڕیاری یەکێتی و بڕیارەکان لە سەرکردایەتی یەکێتیەوە دەردەدرێت ئەویان ڕەت کردوێتەوە کە هەریەکە لە قوبات تاڵەبانی و نەجمەدینکەریم نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان بن بۆ کۆمیتەی ئەنجامدانی ڕیفراندۆم یاخود نوێنەری یەکێتی بن لە کۆبوونەوەکەی ئەمڕۆی بارزانیدا چکە یەکێتی ئێستا لەو بڕیاری پێشووی پاشگەز بووەتەوە جاری کۆبوونەوەی یەکەم کە ئەنجام درا و بڕیاری تێدا دراکە لە 25 نۆ ڕیفراندۆم ئەنجام درێ بەڵام لە ئێستادا یەکێتی لە بەشداریکردن لەو لیژنە باڵایدا پەشیمان بووەتەوە ئەمڕۆ نوێنەری یەکێتی نەچوەتە وەک خۆیان دەڵێن وەک ئەندامانی سەرکردایەتی یەکێتی دەڵێن نەچوەتە ئەو کۆبوونەوەی کە ئەمڕۆ بارزانی تێدا باسی لە ئەنجامدانی گشتپرسی کردووە ئەمە وای کردووە کە جۆرێک لە ڕاجیایی زیاتر بەتەوازی لە نێوان یەکێتیدا دروست بکە بەوەی کە هەرزوو سەرکردایەتی یەکێتی ئاماژی بۆ بکاریەکە لە قوبات تاڵەبانی و نەجمەدینکەریم لەگەڵ مامۆ ببوورە بەهۆی کەمی کاتەوە ناتوانم کاتی زیاترت پێ بدەم سپاس بۆ زانیاریەکان.